طبعا پێش هەموو شتێک زۆر سپاسی هەم کاک حاجی سالار هەم کاک حاجی ئاکۆکەین کە هەڵستان بە دروستکردنی ئەو بینایە لە ماوەی دە ڕۆژە کە ئێمڕۆ ئەخیر ڕۆژێتی تەواوە بێ بە حقەتەوە جێگای ڕێز و دەستخۆشیە. ئێمە بە ناوی سەرۆکایەتی هەرێمەوە دەستخۆشییان لێکەین، پیرۆزباییان لێکەین. ئەوان ئەمە یەکەم ئیشیان نییە کە لە نەخۆشخانی شۆڕش بیکەن، بەڵکو لە پێشتریش دووبارە بینایەکیان کەوتۆ بنیای فراکەوتن لە نەخۆشخانی شۆڕش لەم دەستگایەکە. ئەمە دەستگایەکی گرنگە، جێگای ڕێز و تەقدیرە. خۆشخانی شۆڕش دەستگایەکە لە هەموو زروفە سەختەکانە لە خزمەتی خەڵکی کردووە کە لەو کاتانە کە قەیرانێکی دارایی هەبوو، هەموو نەخۆشخانەکان بایکۆتیان کردبوو. پێشمەرگە ئاسا لە سەرۆکی دەستگاکەوە تا بەڕێوەبەر و تا هەموو دکتۆرەکان و تا هەموو کارمەند و کارگوزارەکان بۆ یەک لەحزەیش خەستەخانەکان بەجێ نێڵا، جگە لەوەی کە ئەو زەختی خۆیان لەسەرانە هەموو نەخۆشەکانی خەستەخانەکانی تریش ڕویان کردووە ئێرە. لەبەر ئەوە بە حقەت ئەو دەستگایە و ئەوانەی ئیشەکەن لەم دەستگایە جێگای ڕێز و تەقدیرن، جێگای ئەوەن کە هەمیشە دەستخۆشییان لێ بکەین، سوپاسگوزاریان بین بۆ جێبەجێکردنی ئەو ئەرکە نەتەوایەتی و نیشتیمانەیە کە لە بوارەکەی خۆیانە جێبەجێیەکەن پێشمەرگە ئاسا. و ئەو کردنەوەی ئەو نەخۆشخانەیش لە دەستگای نەخۆشخانی شۆڕشرا بەڕاستی ئەویش مانای خۆیە، ئەویش نیشانی بە پەرۆشۆبوونی منتەسیبینی ئەم دائیرەیە.